گۆرانیە بە یادی هونەرمەندی خوانێ خۆش بوو حەسەنی کەرەمی هەزار سڵاو لە گۆڕی حەسەنی کەریمی پێشکەشە بە ئیسیرۆ ڕامین بە ئیسماعیلی جوانڕۆ بە شابی کەرەمی بە یادی ئیسماعیل سەردەشتیش بێرۆ دە بێرۆ 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 دە بێرۆ بێرۆ دە بێرۆ بێرۆ دە بێرۆ بێرۆ دە بێرۆ بەرەو ماڵی ئەمە بێرۆ بێرۆ دە بێرۆ بەرەو ماڵی ئەمە بێرۆ سەیارەکە لێ زۆرە وریان ئەڵکەن بە ژێرۆ سێتەگەری زۆر زۆرە بەخوا ئەڵکەن بە ژێرۆ بەخوا ئەڵکەن بە ژێرۆ آفرین وەی وەی شاباش به افتخار شادمان کل جماعت شمشاریان بۆلێ کاکە سەرچۆپی تقدیم به کل مهمانی عزیز شادمان به طرف سلطان مراد محمودی سلطان مراد به داماد جماعت چی سلطان مراد بیا کن به بهترین اتاری تاها به بهترین اتاری غرب کشور اتاری بیگی با مدیریت و میثم و آقا هدایت زاری لبرای زاوا بو علی فتی شاباش خانواده خیلی محترم لبرای زاوا بو علی فتی بو همو براکانی زاوا بو همو جوانانی نورآباد خی و خی هەستا شایستا تۆ بگرە لەو هەڵبەستا بۆ خەمڕەوێنی دەردەم ئەڵڵەی من تۆی پێویستە من دەڵێم یاڵا یاڵا سەرچۆپی هەستە ئادەی لەیدەن لە چەپڵە زاوا زۆری پێویستە کوا چەپڵەکانتان شو بهترین اتاری غرب کشور و طرف هدایت زاری با مدیریت مسلم و میثم بۆ هونەرمەندی دەنگخۆش کاکە سەیفولیای ئەیاسی خانەوادەی خەیلی محتەرەم بۆ هەموو نورآبادیەکان دەڕوا بۆ ماڵێ دای بەسەریان دەسماڵێ دەڕوا بۆ ماڵێ دای بەسەریان دەسماڵێ دێزگە لە منی قەلام دەرەزار دڵ بۆی دەناڵێ دێزگە لە منی ماڵوێران هەزار بێرۆ 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 یار بێرۆ بەرەو ماڵ خۆمان بێرۆ ماشێن گەلێ زۆرە چاوکان نەوکەن بە ژێرۆ مینی بوز گەلێ زۆرە لێو ئام نەوکەن بە ژێرۆ سەکە نەوکەن بە ژێرۆ او شواشا و افتخار هرچی فرقاسه خیابان رجاییه و افتخار هرچی های خیابان رجایی و طرف احسان جلیلی احسان شریفی تقدیم هرچی فرقاسه خیابان رجایی و افتخار اتاری بیگی شاباشی لقستان هواداری گودار نشاط ما سلام لنشاط ما سلام لخانواده نشاط ما اختصاصی تقدیم به حاج خیرعلی رحیمی علی سلیمانی محمد اصغر محمودی خانوادگانی گشتی داره که درشون و طرف سعید همتی عزیز شاوش سگل شیرکر نورآباد سامان احسان ایمان و تقدیم برادران سلیمانی و طرف وحید مرادی پیشکش آفرین وحید مرادی شاباش آقا مرتی او شاباش تقدیم به شادمان عروسخانه و طرف مرتی زمانی ده برگزاری تقدیم عروسخانه لباوش وريقري أين يلم وعسكري لسلت السمرة تقري أي روشي بستودو شاران لبرد وناس الدمرم أقل بيم بلي بمرا مجبورم بلي بمرم خوش بساوا سيرينا كل سقوي قلم برم او شواشا تقدیم به سعید مومنی علی مومنی بری و طرف علی عزیز آفرین لسوانی دولماندی هی بە پێشوازی باڵای بێ شەشدانجی سوار و کەندی
هەڵۆی لەسەر شاخانی کۆتری ناوشیە وەردی ئەی هەڵۆی لەسەر شاخانی کۆتری نێوچێ و هەردی ئەی بۆیە بەخۆتە نازی لە جوانی دەوڵەمەندی بۆیە بەخۆتە نازی لە جوانی دەوڵەمەند بزرگترین عطاری غرب کشور آقا ترم هر کس هست روابط برای عطاری دارو بگیره آقا هر کس تو روابط مریضه برای عطاری بگی دیاکۆ چاوشینە زاوە چاوشینە شینی یەسان غەم لە دڵ دەرکە بە کاڵی دیاکۆ قالەمەڕە هەموو کاڵێ لای من کاڵە شیرینە سێوت بە کاڵی شیرینە سێوت بە کاڵی تقدیم به امین بهمنی تقدیم به مصطفی مومنی امین بهمنی تقدیم به هر چه دانشجو بروجرده و طرف یحیی کوچکان عزیز خوشوید حمید کرمی تقدیم به مهدی زمانی و مسعود محمدی مهدی حمید تقدیم به حمید کرمی و مسعود زمانی و طرف مهدی زمانی